بەڵێ خۆشەویستانمان لەم وەرزەدا کە بەرە وەرزی سەرما دەڕۆین بەشێکی زۆر لە خەڵکی تووشی پەتا و تووشی کۆمەڵی نەخۆشی دەبێت جا لەمووی گرنگترەوەی کە بەرگری جستەمان بەهێز بێت بووی کە بتوانین ڕوبەڕووی ئەم جۆرە پەتا و نەخۆشیانە ببینەوە. وەنیا تۆ ئەمساڵ چەند جا تووشی پەتاوی؟ بخوا کاردانیارم زوو تووشە بم ناڵم نەمژماردەوە چەند جار بەستریانی زوو ها لێم هەڵایەتەوە بێ ئاگاداری خۆم بم. وەڵای من ئەمساڵ زۆ باشم لە چاو ساڵی پار ئەو فاکسی نەوتیان بەکار بێنە وەرزیە زۆری سادەم لێ کردووە. زۆر کەس ئەو بەکارهێنن و سوودێکی زۆری لێ بینن ئەویش کەس کەوتووە زۆر جار ئەو ڤایرۆسێک کە لە ڕێی پێکتۆ وەریەگری هەمان ئەو ڤایرۆسێک کە ئێتە جسمتەوە و کاریگەرێکی وای نابێت. جاکەک دانیار لەبەر ئەوەی کە وەرزی سەرما و زۆرێکمان تووشی پەتابین زۆر جار پەنابێنە بەرگیا دەرمانیان ئەو شتە سروشتیانی کە لە ماڵەکانماندا هەن تا چنێک ئەوانە بەکارهێنی کاک دانیار؟ وڵای جاجا بەکارێنم ینی چەند شتێکیان پێوتوە منیش ینی بە پێویستی بەڵام دائما زۆر حەزەرەکەم لەسەر گەر شتێک زانیاری مەسەرینە بێ لە خۆمەوە بەکاری نەهێنم بە تایبەتی ینی زۆر جار لای هاوڵاتیان پرسیارە ئایا گیا دەرمانی دەبێتە جێگرەوەی ئەو دەرمانانەی کە لە سەیدەلەکانە بۆ نمون دەفرۆشرێ و کووەزانینە یانی ئێمە سروشتی تەبیعەتی جیاوازمان هەیە کەسانێکمان هەن زۆر بە تایبەتی حەزیان لە بەکارهێنانی مادە سروشتەکانە کە لە ماڵەکانی خۆیاندا هەن کەسانێکیشمان هەیە حەزەکەن ئەو مادەکیمیانە بەکاربن کە لە سەیدەلەکاندا و بە پێی پێویست بەکارێت بەڵام دوجار هەموو ئەو شتانێکی ئێمە دەیخۆین هەر لە کۆنەوە هەتاوە کوێسا بابەتی سروشتی بووین مرۆڤ بەرەبەرە لەگەڵیدا هەندێک مادە کیمیایەکانی تێکەڵ کرد بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنیان ئەو کەسانی کە بەتەمەنن تاوەکو ئێستاش زۆر زانیاریان زیاتر دەربارەی بابەتی گیادەرمانی و شێوازی بەکارهێنانیان بۆ پێی کە سوودێکی زۆری هەیە ئێمەش بە دیاریکراویمانەیە بزانین گیادەرمانی چییە و سوودەکانی بەڵێ بەڕێزان دەچینە لای پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەدر سوورچی سپۆری گیادەرمانی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانەیە. دکتۆر سڵاوی خوارد لێبێ وم کاتەت باش سپاس بۆ ئەم دەرفەتە گەر سەرەتا بە پێناسەیەکی گیادەرمانی دەست پێ بکەین. بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەرانیش تەبعاً کاتی ئێمە باس دەڵێن گیادەرمان یان دەڵێن ڕووەکی پزیشکی یان دەرمانی سروشتی یان جیای سروشتی دەگەڕێتەوە بۆ یەک شتی زۆر گرنگ هەموو ڕووەکێک کە خوای گەورە دروستی کردیە دوو کۆمەڵە پێکاتەی تێدایە پێکاتەیەکیان ئەوانە کە خۆراکن وەکو پرۆتین و کاربۆهیدرات شەکر و لەگەڵ چەوریە کۆمەڵێکی تر پێکاتەی کیمیاوی تێدایە کە ئەوانە پێیان ئەڵێن دەرمان کە ئەویش پێکاتوە لە سێ پێکاتەی سەرەکی ئەلکەلۆید و فینۆلی کۆمپاوند و لەگەڵ تێرپینۆید ئەوانە بەشی دووەمن هەموو ڕووەکێک ئەو دوو پێکاتەی تێدایە ئەوەی کە خۆراکە ئەوەی کە دەرمانە بەڵام کاتێک کە ڕووەکێک لە خۆی زیاتری تێدابێ ینی با بڵێن کۆمەڵێکی زۆر لە بەشی دووەمی تێدابێ ئەو کاتە ئەمە پێی ئەڵێن ئەو ڕووەکە پزیشکیە یان ئەو جیایە بۆ دەرمان دەشێ یاخود با بڵێن ئەو ڕووەکە پێکهاتەی دەرمانی تێدایە بۆیە کاتێک کە ئێمە باسی جیا دەرمانەکەین مەبەستمان لەو جیا و ڕووەک و با بڵێن بەروبوومانەیە کە خوای گەورە دروستی کردیە ئەو پێکهاتە دەرمانیانەی تێدایە. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر هەڵبەت لەم وەرزەدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان گرنگی دەدەن بە گیادەرمانیەکان بە ڕۆکە سروشتیەکان گرنگە لەم وەرزەدا گرنگی بە چه جۆرە ڕۆکێک و گیادەرمانیەک دێن و گرنگترین ڕێنمایەکانی جەنابتان ئەگەر وردەوردە بۆمان باس بکەیت. بەڵێ طبعاً هەموو کاتێک کە ئێمە لە پاییز و لە زستانە داخلی پاییزە بین گەرما و سەرما پەیدا دەبێ باران دەبارێت سەرما دێتن ئیتر خەڵک گەرمای دەبی و سەرمای دەبی ئارەقە دەکاتن و جەوەکە با بڵێن گۆڕانکاری بەسەردادێ بۆیە خەڵک تووشی کۆمەڵێک پەتا دەبی بەشێکیان پەتایەکان بریتین لە بەکتریا بەشێکیان بریتێ لە ڤایرۆس کاتێک کە ئینسان دەگاتە ئەو وەرزە دەبێ ئاگاداری خۆی بی بەڵام دائیمەن من قسەیەکم هەیە ئەڵێم ئینسان پێش ئەوەی نەخۆش بکەوی ئامادەی خۆی دەربڕی بۆ نەخۆشی وەکو کورداری خۆمان دەڵێ پێش تایە بە ئینسان بەڕی بەخۆی دابدا تۆ پێش ئەوەی نەخۆش بکەوی با جەستەیەکی بەهێزت هەبی با بەرگریەکی لەشی بەهێزت هەبی چکە بەڕاستی ئینسان هەموو نەخۆشیەکانی ئینسان دەگەڕێتەوە لە بۆ لاوازی بەرگری جەستەی ئەو کەسە بۆیە کاتێک کە ئێمە لە هاویندا دەژین لەو هەموو میوەجات و ئەو هەموو خواردنە سروشتیە و ئەو هەموو شتەی کە خوای گەورە بێمەی بەخشیە با باشی لێ بخۆین بۆی ئێمە ئامادەی خۆمان دەرببڕین کاتێ دەگەینە وەرزی پاییز و زستان بۆی نەخۆش نەکەوین. طبعاً
ئێستاکە خەڵک زۆر تووشی ئەو حالەتە بووە بە کۆخە و پەسیوێکی زۆری گرتیە کەسی وا هەبووە لەوانەیە بۆ ماوەی مانجێک ساگ نابێتەوە کەسی وا هەبووە 3 هەفتە 2 هەفتە هەر کۆخە و پەسیوی بووە و چەندین زۆر دەرمان و جیادەرمانی بەکارهێنایە چانابی تەبعاً لێرەدا من بە پێویستی دەزانم ئینسان دەبێ لە دووشت ئاگادار بیتن یەکەم شێت کە باسم کرد بریتە لە بەرگری جەستایەکی بەهێز دووهەم ئەبێت جەستەی هەمومان پاک بێت لە مادەی ژەهراوی لە میکرۆبەکان ئەبێ دائیمەن ئێمە جەستەمان پاک بێ یەکەم شت دەبێ ئینسان هەوڵ بداتن جەستەی پاک بێ ڕۆژانە لەوەی کە خوای گەورە پێی بەخشێ لەو نیعمەتەی کە لە دەور و بەری خۆیتی لە ئاو لە میوە لە سەوزە بەردەوام بیخوا تاوەکو جەستەی پاک بێتن کە ئینسانیش بەرگری لەشی بەهێز بوو جەستەشی پاک بوو ئەو بە دڵنیایی و کەسێکی بەهێز دەبێ هەموو کەسێک نەخۆش دەکەوێت لەبەر ئەوەی چکە نەخۆشی یعنی شتێکی واقعە ئەبێ ئینسان نەخۆشکەوی بەڵام گرنگ ئەوە نییە کە تۆ نەخۆش دەکەوی گرنگ ئەوەیە ئەتۆ چۆن زوو چاک دەبیتەوە گرنگ ئەوەیە تۆ چەند دەتوانی بەرگری ئەو نەخۆشەی بگری ئەوە گرنگەکەیە طبعاً بەنسبەت ئێستاکە کە لەو حالەتە ئێستاینە ئێمە دەتوانین کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک ئامۆژگاری تەندروستی بدەین بە خەڵک یەکەم شت خاڵی یەکەم ئینسان کاتێک کە نەخۆش دەکەوێ ئەبێ بزانی چ خواردنێک دەخواتن ئەو خواردانێک کە لە سێژەمەکە هەیەی چ خواردنێک دەخوات خاڵی یەکەم ئەوەیە کە دەبێ ئینسان لە خواردنی قرس و چەور دوور بکەوێتەوە لەبەر ئەوەی چونکە خواردنی قرس و خواردنی چەور ئینسان ماندوو دەکا ئینسان مەشغول دەکا دەستەی مرۆڤ دەبێ خەریکی هەرسکردنی ئەو خواردنە قورسانە بێ بۆیە خاڵی یەکەم دەبێت دوورکەوتنەوە لە خواردنە قورس و چەورەکان و خواردنی سووک و ئەو خواردانەی کە با بڵێن سووکە هەم چەوریش نییە خاڵی دووهەم دەبێ ئینسان لە خواردنە سوورکراوەکان دوورکەوێتەوە لەبەر ئەوەی چکە خواردنی سوورکراوە ڕاستە خواردنێکی خۆشە بەڵام بەرگری جەستەی ئینسان دەکوژێ و جەستەش پڕ دەکات لە کۆمەڵێک مادەی ژەهراوی کە ئەوانە هۆکاری دابەزینی بەرگری لەشن و هۆکاری دروستبوونی خانەکانی شێرپەنجەشن لەشی ئێمە خاڵێکی تر ئینسان لەو کاتێک کە نەخۆش دەکەوێ دەبێ هەوڵ بدا کۆمەڵێک لەو میوەی دەوروبەری کە خۆیەکە هەیەی ئەو میوانە بینیتن بیکا بەچە بیکا بە شەربەت و بیخواتەوە و هەروەها کۆمەڵێک سەوزەشمان هەیە ئەو سەوزانش دەبێت بە هەمان شێوە بێتن ئەو سەوزانش بیکا بە زەڵاتە یان بیکا بە شەربەت یا هە بە ڕێگایە کە خۆی دەتوانی بیخواتن خاڵێکی تر کە ئەویش بریتیە لە کۆمەڵێک ئێمە جیادەرمانمان هەیە کە لە ماڵەکانمان هەیە وەکو بەهارات بەکاردێ ئێمە لەوانەیە هەندێک جیادەرمان هەیە نەتوانین بەکاری بێنین لەبەرەوەی چکەلوان لە بەردەستمان نەبێ بەڵام کۆمەڵێک بەهارات و جیادەرمانمە لە ماڵە هەیە ئەتوانین ئێمە بەکاری بهێنین کەواتە ئەگەر کەسێک هات ئەو خاڵانەی جێبەجێ کرد و هەروەها پشوێکی تایبەت پشوشیدا یعنی ئەو کەسە کە نەخۆش کرد نابێ خۆی ماندوو بکات دەبێت پشوو بدا خەو بخەوێ ئیسراعات بکات تاوەکو ئەو کەسە بە ئاسانی بە زووترین کات چاک بێتەوە بەڵێ کاک دکتۆر باست لە گیراوە سروشتیەکان کرد یان با بڵێن ئەو بابەتانی کە ڕۆژانەی مەخۆوان بەکارهێنین بەڵام بە دیاریکرایی باست لە هەندێک لە بەهاراتەکان گرکە دەکرێت ئێمە لە کاتی بۆن مە کۆکایان ئەوە تا هەڵامەتیانەوە تا قورگێشە بەکاری بهێنین هیچ گیراوەیەکی تایبەتەیە کە ئێمە تێکەڵی بکەین لەو فترەیە کە ئێمە نەخۆشین تووشی پەتابین بیخۆینەوە بەڵێ ئێمە کۆمەڵێک شتمان لە ماڵەوە هەیە تازە باسم کرد یەکەمیان ئێمە لە ماڵەوە زەیتی زەیتونمان هەیە ئینسان هەر کاتێک نەخۆش کرد ئەو پەتایی گرت هەوڵ بدا ڕۆژانە بۆ منداڵ لە کەوچکێکی زەڵاتە تاوەکو 3 کەوچی زەڵاتە بیدا بۆ گەورەکان لە کەوچێکی چێشت تا 3 کەوچی چێشت ئەوە یەکەمیان دووهەمیان ئێمە تەحین و ڕاشیمان هەیە لە ماڵێ تەحین و ڕاشی لە هەر چەندە خەڵک بە خواردن سەیری دەکا بەڵام لای ئێمە وەکو دەرمان سەیری دەکەین وەکو دەرمانخانەیەکە بۆ ئەو پەتایە بۆ قوڕق ئێشە بۆ حەساسی قوڕک بۆ ئەو نەخۆشیە کە هەمانە خاڵێکی ترکە لە ماڵەوە هەمانە ئێمە کۆمەڵێک بەهاراتمان هەیە زەردەچەومان هەیە زەنجەپیلمان هەیە دارچینمان هەیە هێلمان هەیە جاترەمان هەیە زۆر ماڵ هەیە قستی هندی هەیە زۆر ماڵ هەیە مەسەلەن گوڵە بەیبوونی هەیە لە ماڵێ زۆر ماڵ هەیە ڕۆژماری هەیە ئێمە دەتوانین هەر یەکێک لەوانە لە ماڵەوە هەمان بی بزانین چۆن بەکاری دێنین ئەگەر دارچینمان هەیە ئەگە زەردەچوومان هەیە ئەگە زەنجەپیلمان هەیە ئەگە جاترەمان هەیە ئەگەر هێلمان هەیە ئەگەر هەر یەکێک لەو جیادەرمانیانەیان لەو بەهارەتەن لە ماڵێمان هەیە زۆر ئاسانە دەتوانین بە شێوەی چا ئامادەی بکەین پەرداغێکی ئاوا دەینین پەرداغێک کە دەهێنین ئەو پەرداغە ئاوی گەرمە
بۆ نمونە ئێمە نیو کەوچک چایە مەسەلەن زەردەچەوی تێدەکەین یان نیو کەوچک چایە داچین تێدەکەین یان نیو کەوچک چایە زەنجەبیلی تێدەکەین یان نیو کەوچک چایە ڕۆژماری تێدەکەین یان جاتەی تێدەکەین یان قستی هندی تێدەکەین بەپێی ئەوەی کە ئینسان لە ماڵەوەیەتی هەر یەک لەوانە هەر کامێکیان هەبی یان شملی کە زۆر هەیە لە ماڵەکان و زۆر بە سوودیشە دەی هەر یەکیان نیو کەوچک هەر کامێکیان بە ئارەزووی خۆت کامت لەبەردەستە کامت هەیە لە ماڵەوە ئەو نیو کەوچکەم کە تێکرد لە ئاوی گەرم ئەگەر هەنجوینم لە ماڵەوە هەبی زۆر باشە هەنجوینەکە ئەگە ئەسلیش نەبوو قەیدی ناکە نیەک کەوچک چایە هەنجوینیشی لەگەڵ تێکەڵ بکاتن یاخود ئەگە هەنجوینیشی نەبوو ئاساییە دەتوانی تۆزێک مەسەلەن ئاوی لیمۆ بوو تۆزێک ئاوی پرتەقاڵ بوو تۆزێک ئاوی هەنار بوو سرکە هەنار بوو یا مەسەن بۆنمە دۆشاوی ترێ بوو دۆشاوی خورمای بوو هەر کامێک لەوانە هەبوو لە ماڵ و لەگەڵی تێکەڵی بکاتن کە دەی تۆ لە ڕۆژێکە 3 شتێکی ئاوا دووبارە دەکەیتەوە چایەکی ئەوها ئامادە دەکەی لەو جیا دەرمانیا لەو بەهاراتە ئیتر هێواش هەم ئیلتیهابەکەت کەم دەبێتەوە هەم بەرگری جەسەد بەهێز دەبێ هەم وزەیەکت پێدەبەخشێ و هەمیش چ دەکاتن ئەو بەکتریایە ئەو ڤایرۆسێک کە لە جەستەت هەیە ئەیکوژێ لەبەر ئەوەی ئەوانەی کە باسم کرد زۆربەی زۆریان کە زانست سەلماندوویەتی کە ئەوانە هەمویان دژە ڤایرۆسن دژە بەکتریانە دژە کەڕوونە و لە هەمان کاتە زۆر بەشیان دژە شێرپەنجەنە لەبەر ئەوی مادەی ئەنتی ئۆکسیدانتیان تێدایە کەواتە یەکەم شت ئینسان دەتوانی لە ماڵێ بە جیراوەیەکی ئەوها ڕۆژانە لە جارێک تا 3 جار ئامادەی بکاتن و تەبعاً ئەگەر ئەو بانین با بڵێن ئەوانێک کە ئامادە کرد وەکو کە باسیشم کرد یان با بڵێن مڵاچێک زەیتی زەیتون لەگەڵ بخوا یان مڵاچێک ڕاشی لەگەڵ بخوا یان دوو مڵاک ڕاشی لەگەڵ بخوا یاخود زۆر جاری وای هەندێک زەیتیش هەیە لە ماڵەوە وەکو زەیتی کونجی وەکو زەیتی شملی یان زەیتی مەسەلەن با بڵێن کەتان ئەو زەیتانش دەتوانی بیخە یان زەیتی ڕەشکەی یاخود دەتوانی بە هەمان کاتە ڕەشکەش لەگەڵ ئەو کاتەی دەتوانی بیخواتن ڕەشکەش دەتوانی ئەوها پەنجەی لێ بداتن ڕۆژانە لە جارێک تا 3 جار ئەگەر ئینسان نەخۆش بوو ڕۆژانە 3 جار تقریبان ئەوها دەوری لە 15 تا 20-25 دنکە ڕەشکە ڕۆژانە لەگەڵ ئەو چای بیخوا یان لەگەڵ زەیتی زەیتونەکە بیخوا یان لەگەڵ ڕاشەکە بیخوا و ئەگەر هەنجوینیشی لە ماڵەوە هەبی زۆر باشە لەبەرچ کە هەنجین هەم بەهێزکەرە هەم وزەبەخشە هەم خۆراکیشە و ڕاشیش کە باسم کرد یاخود دۆشاوەکانی کە باسم کرد چ دۆشاوی ترەیە چ دۆشاوی خورمایە هەردووچیان هەم وەکو وزەبەخش هەم وەکو مادەیەکی سروشتی دەتوانی بەکاری بهێنیتن. کاک دکتۆر گرنگترین ڕێنمایەکان چییە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە لەوانە شەکرەیە زەختە یان نەخۆشی گورچیلەیە بە تایبەتی زۆر باسی نەخۆشیەکانی گورچیلە ئەکرێت لە تەنیش گیا دەرمانیەکان پێویستە ڕێنمایی تەواو بدرێ بەم کەسە یان بێ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زۆر گرنگی بدەن بەوەی کە دوور بکەونەوە لەو قسانەی کە لە مەجلیسێکە لە شوێنێکە کەسێکگەڵێ وەڵام من فڵانە گیراوە خوارد یەکسەر باش بوو لەوانەیە کەسە کە شەکرەی هەیە بیخوا حتممە شەکرەکەی بەرزکات و یان زەرری زۆری لێبە گرنگترین ڕێنمایی تۆ چییە بۆ جۆرە کەسانە؟ بەڵێ بەداخەوە ینی خەڵکی ئەوڕۆ ئێمە کاتێککە لە سۆشەل میدیا یعنی هەرچەندە ئێمە نکۆڵی بکەین سۆشەل میدیا ئێستا بوویتە لایەنێکی سەرەکی ژیانی ئینسان لە تیکتۆکە لە فەیسبووکە لە ئینستاگرامە لە سناپچاتە لە هەر شتێکە خەڵک با بڵێن دەیکاتەوە و سەیری دەکا و بەردەوام خەڵکێکی زۆر نەشارەزا یان با بڵێن خەڵکێکی زۆر کە پسپۆر نین کە لەوانەیە چەند کتێبێکی خوێنبیتەوە یان تەجروبەیەکی کردبیان جارێک خۆی دەرمانێک شتێکی لە ماڵەوە تاقی کردەوە شتێکی کوڵاندەوە بە خۆی خواردوێت یان دایتێ منداڵەکە یان دایتێ دایک و بابی دێ لە سۆشیەل میدیا ڤیوەرەشی زۆری هەیە ئەو شتە بڵاو دەکاتەوە بێ ئەوەی هیچ بنەمایەکی زانستی هەبێ بێ ئەوەی هیچ توێژنیۆکی زانستی لەسەر کرابی بێ ئەوەی هیچ کەسێکی پسپۆر کە خاوەنی بڕوانامەی ماستەر یان دکتۆرا بێ یان کەسێک بی لە بواری پزیشکی شارەزایەکی باشی هەبی ئەزمونێکی زۆری هەبی دێتن ئەو شتە بڵاو دەکاتەوە خەڵکی ئێمەش ڕاستە و خۆ دێتن یەکسەر جێبەجێی دەکاتن نازانی ئەو شتە بۆی خراپە یان باشە ڕاستە لەوانەیە کەسێک سوودی لەو ڕێنمایە لەو پێکهاتەیە لەو جیراوە دیتبی بەڵام بێ ئەوەی کەسەکەش کە سوودی لێ دیدبی
بابرێن تەسیری زانیبی یان بابرێن تەتی لاوەچەکەی کە چییە نەیزانیا نازانی ئەو شەکری پێدابەزیە بەڵام ئاگای لێ نییە لەوانەیە کریاتینی بەرز کردەوە شەکری پێدابەزیە بەڵام لەوانەیە ئەنزیمی جەرجی بەرز کردویتەوە بۆیە کەسەکە لە خۆیەوە دێتن ئەو گیراوەیە ئەو پێکاتەیە تطبیق دەکاتن و لە سۆشیل میدیا بیان وەکو جەنابەت فەرمووی لە مەجلیسێکە بەداخەوە کاتێک کە خەڵکێک دەچێتە لای نەخۆشێک لە ماڵەوە کەسەکە نەخۆشە ئەو خەڵکە هەمووی لێ دەبێت بە دکتۆر لێ دەبێت بە پزیشک لێ دەبێت بە حەکیم بەداخەوە بۆ ئەو ڕۆژمانە ئیسان کە چوەکە لە نایخۆش با دوو قسەی خۆشی بۆ بکە بڵی پێڵی بڵێ ئەو دکتۆرە تۆرەی باشە کە توێ لای دەرمانەکان جێبەجێکە نەک ئەتوو ئەشیعەکەی بەرز بکەی و تەمەشای فاسەکان بکەی و بڵێ ئەو دەرمانە هیچ نییە و ئەوەی بەکار مهێنە و ئەمن داکم ئەوها بووەچی تو بوو هەندێک شتنەوە تێکەر کرد و دامێ یەکسەر چابوو فرانکەس بردیان لە بۆ قەستەرەی و ئەمن جیراوەکەم گرتەوە مستەک سیر و مستەک پیاز و مستەک ئەوم تێکەر کرد و دامێ ئەو کەسە یەکسەر چابوو قەستەرەی نەکرد کاکە گیان ئەو پزیشکەی کە ئەو ڕۆکە دەیبینی ئەو دکتۆرێک کە ئەو ڕۆکە دەیبینی 30 ساڵ ساڵی خوێندووە ئەو زانستەی ئەو ڕۆکە پێی دەرێت زانستی پزیشکی کە بابرێن لە سنتەرەکانی دڵ و لە نەخۆشخانەکان هەیە بە هەزاران ملیارد دلار سەرف کرا لە دنیا تا دەرمانێک دروست کرایە ئەو دەرمانە بۆ گورچیلە باشە بۆ زەخت باشە بۆ شەکرە باشە تۆ چۆن دێی بە تەجروبەیەکی شەخصی خۆت بە بەکارهێنانی چەند شتێک کە جیا دەرمانە یان خواردن یان هەر شتێکە تۆ دەکەڵت کردیا ئەیدەی بە خەڵک کاکە خۆ تۆ پزیشکنی خۆ تۆ دکتۆرنی ئەخە لە خۆتەوە ئەو شتە گوناحت دەگاتێ ئەخ ئەو کەسە هەر شتێکی بەسەر بێت تۆ بەرپرسیار دەبی لە کوشتنی ئەو کەسە یعنی بە حەقەت ئەو دیاردێکی زۆر ناشارستانیە زۆر ئەوەیە بۆیە من لێرەوە ئامۆژگاری هەموو کەسێک دەکەم هەر کەسێک کە نەخۆش کەوت لە کەسی پسپۆر و شارەزە زیاتر قسە لە هیچ کەسێک وەرنەگری چکە بە حەقیقەت تۆ کلیێت وەستاوە تۆ غەسلی کلێت لۆ دەکەن گورچیلێت ئیژناکە کریاتینیت بەرزە بە قسەی کەسێکی نەشارەزات دوی تۆ تەجروبەیەک دەکەی لەوانەیە کلیەکەت بوەستێ واللهی من شتی وام گوێ لێ بووە یعنی قەنەعەتی ناکە یعنی کەسی وا هەبووە فەقیری منداڵی نەبووە ڕێژەی سپێرمەکەی کەم بووە بە قسەی کەسێکی نەشارەزات چووە شتێکی خواردووە ئێستا کە 5 ساڵە سبێری هەر سفرە ئەوەی هەیبوو سپاس بۆ خوا هەیبوو بەڵام ئەکتیڤی کەم بوو تۆزێک عەدەدی کەم بوو بەڵام ئێستا هەر سفری کردیا لە خۆیەوە چەند شتێکی پێگوتوە گوتی وەڵی کەسێکمان ئەو هابووە ئەو دەرمانی بەکار هەنی بەداخەوە واز دە خەڵک بێنن کوردی خۆمان دەڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب تۆ کەسێکی کە سیاست مەداری با سیاست بکە تۆ کەسێکی وەرزشوانی باسی وەرزش بکە تۆ کەسێکی دکتۆر و پزیشکی باسی پیشەی خۆت بکە بڕۆ سیر کە بزانە کەسێک ئەوە لێرە باسیەکەم کەسێک دێتن 12 ساڵ یعنی هەتا ئامادەی تەواو دەکە 6 ساڵ کۆلێژی پزیشکی دەخوێنێ 2 ساڵ مقیمە 2 ساڵ دەبێتە مقیم ئەقدەم 5 ساڵ دێ بۆر دەخوێنێت تا دەبێتە دکتۆری قورگ و لوت و گوێ یان دەبێتە دکتۆری قۆڵۆن یان دەبێتە دکتۆری گورچیلە تۆ معقولە تۆ دێی بە چەند شتێکی هاکەزایت خوێندۆ لە سۆشیل میدیایان لە گوگل یان لە شتێک تەمەشات کردووە تۆ دێی خۆت لە خەڵک دەکەی بە دکتۆر بە پزیشک ئەخەت گوناحە کاکە گیان پیشەی پزیشکی پیشەی دکتۆری شتێکی ئەوەندە ئاسان نییە دکتۆرێک 20 ساڵ 30 ساڵ دەخوێنێ 20 ساڵ دکتۆرە ناتوانانی هەندێک نەخۆشەیە هەر چارەسەری بکە زەختی کەسێکی پێنایەتە خوارەوە چار جۆرە حەبی دەداتێت تۆ چۆن دێی ئەڵێ ئەو شتە بخۆ ئەو شتە بخۆ بەداخەوە من لێرەوە ئامۆژگاری خەڵکەکەم ئامۆژگاری هەموو کەسێکەکەم لە خۆتانەوە شت بەکارمێنن بە سۆشیل میدیا باوەڕ مەکەن ئەگە سۆشیل میدیا کەسێک قسەی کرد سەیری پسپۆرەکەی بکەن ئەگە پسپۆری خۆی بوو قسەکەی وەگر لەسەر سەر وەسەر چاوی خۆتان دابنێ بەڵام کەسێکی نەشارەزا و نەخوێندەوار و کەسێکی نائەزمون شتێک بڵاو دەکاتەوە بە گوێی مەکەن دوای ژیانتان بەیلاکە چێ لەوانەیە کە تووشی شێرپەنجەبی تووشی گورچی لە وەستان بێت تووشی هەر شتێک لەو نەخۆشیانەی کە ئێستا بەڕۆکی ئێمەی گرتیە ئێمە سپاسی پرۆفیسۆریایی دەدەر دکتۆر بەدر سوورچیەکەین پسپۆری گیادەرمانی دەرفەت نەما کە هەندێک درێژە بە گفتوگۆکان بێن بەڵام کۆمەڵک زانیاری بە سوودی لێرەوە پێوتین زۆر سپاس